مامۆستا هەنێک ئەڵێن لەم سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیای خوێندنەوەی کتێب ڕێگایەکی کۆنا بۆ بەدەستهێنانی زانیاری ڕێ بەڕێستان چییە؟ باشە من بە ئێوە ئەڵێ من 4 ساڵ بەکالۆریۆسم خوێندۆ لە بواری بزنس 2 ساڵیش ماستەرم خوێندۆ ماستەرەکەشم لە یەکی لە زانکۆکانی ئەوروپا خوێندۆ زانکۆیەکی پێشکەوت 2 ساڵی فول ئەکادیمیش باش لە دوای ئەوەش مطالعەشم کردووە و دەورەشم لەسەر بزنس و ئەوانە وتوەت کتێبێک ئەگەر کتێب لابین شتێکی معتەبەر شتێک کە من بیڵێم بە تۆ جێگەی متمانە بێ لەکوێیە من بە تۆڵم ئەو زانیاریە تازەی کە متمانەی پێ ئەکرێ لەکوێیە ئێخۆ من لەو عالەمە زیاتر گوێ لە کتێبی دەنگیش دەگرم گوێ لە یوتیوبی ژەگرم من گوێ لە یوتیوب بەگرم سێرچەکەم ئەخوێنمەوە زیرەکی دەستکرد بەکارێنم ئەمانە ضرورەت بەڵام شتێکە لە 100% لێی دڵنیابی چییە؟ کتێبی ئەکادیمی و توێژینەوەی زانستی شتێکە لە 100% لێی بۆیە ڕۆشتوم ئەم ماوەی پێش و پێش ڕەمەزان ئەم کتێبم کرد 750 لاپەڕێ بۆ تەلەبەکانی خۆمانم باس کرد ئەم کتێبە گەورەترین پێشکەوتووترین ئەکادیمیترین زانستیترین تازەترین کتێبە لەسەر مارکێتی ئەمە 2024 بە خۆتان نەزان ئێستا 2020 ئەم کتێبە 2024 باشە بەڕای تۆ شوێنێک شتێکی ترشکەبی تۆ لەمە معتەبەرتر بێت دڵنیابن نییە زیرەکی دەستگیر معتەبەر نییە بەڵام معلوماتی زۆر باشتیایە گوگل سێرچەکەی حتا گوگل سکۆلەر معتەبەر نییە ئەمە بەزە معتەبەر کەواتە لەگەڵ ئەو پەڕی پێشکەوتنە من ئێستاکە بەقووڵی بەرنامە وایەکە زیاتر بخوێن اینجا بەعزێ شتەیە شپرزە بەڕاستی یعنی ئێستا تۆ گوگل و سێرچ و زیرێکی دەستکرد و ئەمانە زۆر باشە من هەموو ڕۆژێ بەکاریانەیە بەڵام شپرزە بۆ نمونە من ئەمێ شارەزایی پێیاکەم لەسەر باەکێ لە زانستەکانی تر بڵم کە ئێستاکە بەبەردەستما بێت من ئەمەوێ ئەساسیاتێکی باشی بیرکاری لە بەردەستما بێت ئەمە دەستگایەک هاتوو ئەم کتێبەی تەباع کردو ئەم کتێبە 350 لاپەڕێ دەستگایەکی زانستی کردوێتی و بە جوانترین دیزاینی کردووە و بە باشترین شێوە زانیاریەکانی ڕێک خستووە و ناوی گەورەترین زاناکان و کتێب و تاریخەکەی هێناوە بە وردی منێک کە اختصاصم بیرکاری نییە و بمەوێ ئەساسیاتێک بۆ خۆم دروستکەم بڕۆم بە شپرزی لە یوتیوب سیرکەم یان بێم لەسەر ئەساسێک بەردەوام بۆیە بەڕێزان کتێب زۆر مهم یعنی ئێستا تۆ لە پێشکەوتووترین زانکۆ بخوێنە مامۆستا کەیە دەرسەکە ئەڵێتەوە کۆرسبووکێگەیە بە تۆ ئەڵێ منهەجی ئەسلی ئێمە فڵان کتێبە بۆ نمونە ئەوەی فیلیپ کۆتلەر نووسیوێت لە کۆرسبووکەکە هەیە بەڵام مامۆستا چیەکە ئەم کتێبە هەمووی نایە تۆ نایە هەمووی بخوێنیتەوە بەس مامۆستاکە زەرور بۆ نمونە من زەرور هەمووی بخوێنمەوە بەس لەوتە تۆ بۆ تۆ کە لە بزنسی شەخوێنی زەرور نەبێت هەمووی بخوێنیتەوە بۆ مامۆستاکە زەرورە منیم هەمووی ئەخوێنمەوە بەڵام پوختەی ئەم شتە ئەگەیەنم بە تۆ و تۆ کە لە زانکۆ پوختەکە وەرەگری و فکرە ئەساسیەکان وەرەگری ئەجینا اینجا خوێندنی زانکۆ بە تایبەتی لای خۆمان زۆر شتی سەقەتی تایە ئێستا بۆ نمونە کەیستەدی زۆر مهمە کەیسێ بێنین و مناقەشە بکرێت ئێمە لە زانکۆکانی لای ئێمە نییە لای ئێمە ئەڵێ لە هەردوو دینەکە بووین توابە ئەو ئاماژە بەو شتە بکەم پێش ئەوەی زانکۆ هەبێ لە وڵاتی ئێمە چی هەبووە مەداریسی شەرعی هەبووە لە مەداریسی شەرعیە کتێبێکیان هێناوە ئەم کتێبە مامۆسایەک کەسێکی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بۆ هەموو عیلمەوە
دانیشتووە دێر بە دێر حاشێ بە حاشێ شەرح کردو تۆ لە بەردەست ئەوە خوێندوتە دێڕت نەپەڕاندووە هەموو کتێبەکەت خوێندووە. زانکۆ هاو وتی ئەوە سیستمێکی دواکەوتووە، هاو چی کرد؟ دەستی کردو بە مەلزەمەی سنساخکردن. یعنی زانکۆ کتێبەکەشی لابرد، کەیستەدی و ڕیسێرچ و مناقەشاتی عیلمی و دیبەیت و ئەمانەشی نەهێناوە لەگەڵ خۆی. یعنی شتە پێشکەوتەکەی کە زانکۆ ئەڵێ من شتێکی پێش ئەوەشی نەهێناوە، کتێب و ئەساسیاتە خوێندنە عیلمیە قوڵەکەی جارانی مەدرسە شەرعیەکانیشی لابردووە. ئێستا زانکۆ بۆ بەچی هەمووتان نازانم بۆ بە کۆمەڵی مەلزەمەی استنساخ کراوە ئەڕۆی ئەیخوێنیتەوە کۆمەڵە شت دیاری کراوە لە بەرێکی ئەچیتە ئیمتیحان. 4 ساڵی زانکۆ تەواوەتی دوو کتێبە نەخوێندوێتەوە، هیچ یەکێک لە مەنهەجەکان لە ئەوڵە تا ئەخیر نەوبینیوە چونکە نەخوێندوێتەوە چووی مەلزەمەکە و استنساخ کردووە. و تۆ بەمە ئەڵێی من 4 ساڵ زانکۆ. ئەوانەتان کەسی تەلەڤیزیۆن کۆن هەمووتان نەزانن کە ئەم قسەی من بە دەقیقی وە